سڵاتان لەبێت وەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی سێشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان کۆبوونەوەی خانشینکراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران ناڕزایەتی پەرستاران لە کرماشان و شیراز ژاراوی بوونی هەژدە قوتابی خەڵکی ورمێ بەهۆی ئاگرگرتنی کلاسی دەرس ڕێگری هێزەکانی حکوومەت لە گەیشتنی کاروانی یارمەتی مرۆی مەولەوی عەبدولحەمید دوورکەوتنەوەی 216,000 قوتابی دەبرستانی لە خوێندن و خۆپیشاندانی کرێکارانی تونسی دژ بە سیاسەتەکانی دەوڵەت. درێژە هەواڵەکان کۆبوونەوەی خانشینکراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران ڕۆژی دووشەممە 14 ڕەشەممە خانشینکراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران دژ بە دۆخی خراپی مەعیشەتی کۆبوونەوە. خانشینکراوانی مخابرات لە شارەکانی سنە، کرماشان، ورمێ، مەریوان، قوروە، ڕەشت، تاران، ئەردەبیل، ئەراک، ساری، تەورێز، خوڕەماوە، ئەهواز، ئیسفەهان و چەند شاری دیکە ئێران لە ناڕزایەتی بەوەی بایەخنەزانی بەرپرسانی ڕژیم بە کێشە و گرفتەکانیان کۆبوونەوە. خانشینکراوانی مخابرات بە وتنەوەی دروشم خوازیاری چوونە سەربایستی حەقدەست و مەزایە، هاوسەنگسازی حەقدەست، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە و چاکسازی لە ژیان و مەعیشەتیان. ناڕزایەتی پەرستاران لە کرماشان و شیراز ڕۆژی دووشەممە 14 ڕەشەممەی 1402 هەتاوی پەرستەران و کادری دەرمانی نەخۆشخانەکانی کرماشان و شیراز بۆ جارێکی دیکە دژ بە دۆخی خراپی پیشەی و مەعیشەتی ناڕزایەتیان دەربڕی. پەرستاران خوازیاری چوونە سەربایستی حەقدەست و مەزایە، زیادکردنی تەعرەفەی پەرستاری، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، نوێکردنەوەی گرێبەستەکان، کەمکردنەوەی سەعاتی کار، ڕێگریکردن لە کۆچی کادری دەرمان، دامەزراندنی هێزی کاری نوێ، پێدانی ئیزافەکاری و بایەخزان بە کێشە و گرفسەکانیان بوون. ژاراوی بوونی هەژدە قوتابی خەڵکی ورمێ بەهۆی ئاگرگرتنی کلاسی دەرس ڕۆژی دووشەممە 14 ڕەشەممە یەکێک لە کلاسەکانی دەرسی مەدرسەی شاهێد لە شاری ورمێ ئاگری گرت و بەهۆیەوە هەژدە قوتابی ژاراوی بۆ ناوەندە دەرمانیەکان گوازرانەوە. بە وتەی بەرپرسانی ئۆرژانسی شاری ورمێ هەژدە قوتابی لەو ڕووداوە بەهۆی هەڵمژنی گازی مۆنۆکسیدی کاربۆن ژاراوی بوون و بۆ نەخۆشخانە گوازراونەتەوە کە باری تەندروستیان باشە. بەرپرسانی وەستانی ئازەربایجانی غەربی هیچ ئاماژێکیان بە هۆکاری ئاگرگرتنی کلاسی دەرسی ئەو مەدرسەیە نەکردووە و شاردنەوەی ڕاستیەکان نیگەرانی لای بنەماڵەی قوتابیان ساز کردووە. دەستبەسەرکران و ناڕوونی شارەنووسی کەیوان ڕەحیمپوور لە دیواندەرە ڕۆژی هەینی 11 ڕەشەممەی 1402 هێزەکانی وەزارەتی ئیتلاعات هێرشیان کردە سەر گوندی کەلەکانی سەر بە شاری دیواندەرە و لاوێکی تەمەن 19 ساڵ بە ناوی کەیوان ڕەحیمپووریان دەست بەسەر کرد. بە پێزانیاریەکان کەیوان ڕەحیمپوور لە ماڵی باوکی و بەبێ بەڵگەی قەزایی بە تند و توێژەوە دەست بەسەر کراوە. تا کاتی داڕەشنی ئەم هەواڵە هیچ زانیاریەک لەسەر هۆکاری بەندکران و شوێنی ڕاگیرانی ئەو هاوڵاتیە لە بەردەستانیا و بە دووەداچوونی بنەماڵەکە هیچ ئاکامێکی نەبووە. ئەدامەی مانگرتنی کرێکارانی شەرکەتی MDF لە حەوتەپە ڕۆژی دووشەممە 14 ڕەشەممە کرێکارانی شاغڵ لە شەرکەتی بەرهەمهێنانی MDFی حەوتەپەی شوش بۆ چەندەمین ڕۆژی بەردەوام لە جێبەجێ نەکردنی جاخوازیەکانیان درێژیان بە مانگرتندا. کرێکارانی شاغڵ لە شەرکەتی MDFی حەوتەپە خوازیاری پێدانی حەقدەست و مەزایە دۆخراوەکانیان، زیادکردنی حەقدەست بە پێهێڵی هەژاری، گەڕانەوەی هاوکارە تەعلیقکراوەکانیان بۆ سەرکار، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، گۆڕانی گرێبەست و ڕوونکردنەوەی شارەنووسی پیشەییان بوون. کۆبوونەوەی کرێکارانی شەرکەتی تەقسیران لە کاشان کرێکارانی شاغڵ لە شەرکەتی تەقسیرانی کاشان ڕۆژی دووشەممە 14 ڕەشەممە لە ئەزنەزانی داخوازیەکانیان کۆبوونەوە. بە وتەی کرێکارانی ناڕازی ماوەی 9 مانگ حەقدەست و مەزایەیان وەرنەگرتووە و لە دۆخێکی خراپی مەعیشەتیدا ژیان بەسەرابەن. هەروەها بەهۆی نەدانی حەقی بیمەکانیان باڕێکراوی تەمینی نیشتیماعی تووشی کێشەی دەرمانی بوون و بەرپرسانی شەرکەت هیچ بایەخێک بە کێشە و گرفسەکانیان ناتەن. ڕێگری هێزەکانی حکوومەت لە گەیشتنی کاروانی یارمەتی مرۆیی مەولەوی عەبدولحەمید ڕۆژی دووشەممە 14 ڕەشەممە هێزەکانی حکوومەت لە بازگای پشکنینی زاهیدان ڕێگەیان نەزا کاروانی یارمەتی مرۆیی مەولەوی عەبدولحەمید و
هاوڕێکانی بەرەو شاری دەشتیاری بەڕێبکەن و دوو کوڕی مەولەوی لەلایەن هێزەمنیەکانەوە دەست بەسەرکران. بەپێ راپۆرتەکان 1970 گوندی شارستانی دەشتیاری لە گەماروێ لافاو گیریان خواردووە و تەنیا خەڵکی مەدەنی لە پارێزگای سیستان و بەلوچستان و شارەکانی دیکە ئێرانەوە بۆ یارمەتیدانی خەڵکی لێقەوماوی بەلوچون و ڕژیمی سەرکۆزگەر هیچ هەنگاوێکی بۆ ساماندانی خەڵک هەڵنەگرتووە. کەم تەرخەمی بەرپرسانی ڕژیم لە حاڵێکدایەکە ڕێکخراوی کەشناسی باسی لە شەپۆلێکی دیکەی باران بارین کردووە کە ناوچەکانی باشووریە و پارێزگایە دەگرێتەوە. لەو دۆخە هەستیارەجە خەڵکی مەدەنی لە شارەکانی بەلوچستان و شارەکانی دیکە ئێران یارمەتی مرۆیان بۆ لافاو لێدراوان کۆ کردوێتەوە، بەڵام حکوومەتی جنایەتکار لە زابینکردنی سوسەمەنی بۆ ئۆتۆمۆبیلەکان خۆدەبوێرێت و ڕۆژی دووشەمەش کاروانی مەولەوی عەبدولحەمید ڕێگری لێکرا و دوو کوڕی دەست بەسەرکران. پاش ئەو ڕووداوە خەڵکی بەلوچ خۆپیشاندانیان کرد و هێزەکانی حکوومەت ناچار بوون کوڕەکانی مەولەوی ئازاد بکەن. دەرکردنی کەیفەرخواست بۆ شەیدا سابریجوو لە یاسووچ. بەپێ راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران، جەلەسەی لێپێچینەوە و تۆمەتبارکردنی شەیدا سابریجوو با تێکدانی یاسایشی گشتی و هاندانی خەڵک بۆ خۆپیشاندان بەڕێوەچووە و دادگای شاری یاسووچ کەیفەرخواستی بۆ ئەو چالاکە مەدەنیە دەرکرد. شەیدا سابریجوو لە مانگی خەزەڵوەری ئەم ساڵدا بۆ داسەرای گشتی و ئینقلابی یاسووچ بانکەشت و سەبارەت بە هەڵکردنی ئاڵایەک بە دروشمی ژن ژیان ئازادی لێپرسینەوەی لێکرا و لە کۆساییدا بەنانانی وەسێقە ئازادکرا. شەیدا ڕۆژی 25 خەرمانانی ئەم ساڵ لەلایەن ناوەندە بنێتیەکانەوە دەست بەسەر و پاش 5 ڕۆژ بەدانانی وەسێقە ئازادکرا. ناوبراو ساڵی ڕابردوو لە سەرزەمی شۆڕشی ژیناش دەست بەسەر و پاش ماوەیەک تا کۆسایی قۆناغەکانی دادڕەسی لە زیندان ئازاد کرابوو. ناڕوونی شارەنووسی چالاکێکی سیاسی لە زیندانی ئێڤین. ئابولحەسان مۆنتەزەر بەندکراوی سیاسی خەڵکی مەشهەد و دانیشتووی ساران ماوەی 3 مانگە لە گورتوخانەی ناسراوە بەندی 209 زیندانی ئێڤیندا ڕاگیراوە و چارەنووسی بە ناڕوونی ماوەتەوە. ئابولحەسان مۆنتەزەر لە ڕێکەوتیەکی بەفرامباری 1402 لەلایەن هێزەکانی وەزارەتی ئیسلاحاتەوە دەست بەسەر و لا دەستڕاگەیشتن پارێزەر و چاوپێکەوتن و پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەی بێبەشکرا. ئەو لە حاڵێکدایەکە ئەو چارەکە سیاسیە ساڵی 97 هەساویش بۆ ماوەی 5 ساڵ زیندانی کرا، بەڵام بەهۆی نەخۆشی دڵ و نەشتەرگەری لە زیندان ئازادکرا. ناوبراو نەخۆشی دڵ، ستی، گورچیلە و ئارترۆزی هەیە و هەبوونی لە گرتوخانە تەنیا گیانی دەخاتە مەرترسیەوە. دوورکەوتنەوەی 216,000 قوسابی دەبیرستانی لە خوێندن. جێگیری ئامۆزش و پەروەرشی قۆناغی دەبیرستان لە وەزارەتی پەروەردە ئێران ڕۆژی یەکشەمە 13 ڕەشەمە ڕایگەیاند 216,000 قوسابی دەبیرستانی تەمەن 12 بۆ 14 ساڵیان شناسایی کردووە کە وازیان لە پرۆسەی خوێندن هێناوە. بە وتەی ئەو بەرپرسەی ڕژیم تەنیا لە ساڵی یەکەمی دەبیرستاندا 216,000 قوسابی وازیان لە خوێندن هێناوە کە دەکاتە 5% کۆی گشتی ڕێژەی قوسابیانی دەبیرستانی لە ئێران. 76% ئەو قوسابیانە قۆناغی سەرەتایی یان پێش دەبیرستانیان نەخوێندووە یان حەزیان لە ئەدامەی خوێندن نەبووە. شانی باسەکە ناوەندی توێژینەوەی مەجلسی شۆڕای ئیسلامی و پێشتر کۆی گشتی قوسابیانی دوورکەوتوو لە خوێندنی 1 ملیۆن کەس ڕاگەیاندبوو. هەژاری سەرەکی ترین هۆکاری واسێنانی قوسابیان لە خوێندنەکە قوسابیانی کوڕ بۆ بازاری کار و قوسابیانی کچ بۆ هاوسەرگیری زۆرم لێ هاندەدات. وێڕای لە بەرچاوگرتنی هۆکاری ئابووری هەندێک لە کارناسان پێشێلکردنی مافی پەروەردە بە زمانی دایکی وەکو هۆکاری دووەمی دوورکەوتنەوەی قوتابیان لە خوێندن دەزانن. خۆپیشاندانی کرێکارانی تونسی دژ بە سیاسەتەکانی دەوڵەت. ڕۆژی دووشەممە 14 ڕەشەممە هەزاران کرێکاری تونسی دژ بە سیاسەتەکانی دەوڵەت و بایەخ نەجان بە کێشە و گرفسەکانیان خۆپیشاندانیان کرد. بەپێ راپۆرسەکان لە ڕۆژی یەکشەمەوە هەزاران کرێکاری تونسی لە ناڕزایەتی بە دۆخی خراپی ئابووری و ئەو ئاسەنگیانەی دەوڵەت بۆ ئیتحادیە کرێکاریەکان لەگەڵ سیاسەتی ڕیاضەتی ئابووری داناوە ڕژاونەتە سەر شەخام و خۆپیشاندانیان کردووە. ئەو ناڕزایەتیانە لەلایەن کۆنفدراسیۆنی ئیتحادیە کرێکاریەکانی تونس ڕێکراوە و کاریگەری سەختی ڕکودی ئابووری بەسەر جەمعیەتی ئەو وڵاتە نیشان دەدات. خۆپیشاندەران ناڕزایەتی خۆیان لە ئازگرانی هەڵاوسان و داڕمانی ئابووری وڵات نیشاندا و ڕایان گەیاندکە دەوڵەت تەنیا بیر لە پێدانی قەرزەکانی بانکی جیهانی دراو دەکاتەوە نەک کێشە و گرفتی خەڵک.
دووە هەواڵ گیانە دەستانی 36 کەس بەهۆی هاتنی لافاو لە پاکستان. بەرپرسانی دەوڵەتی پاکستان ڕۆژی دووشەممە 14 ڕەشەمە ڕایان گەیاندکە بەهۆی بارینی باران و هەڵسانی لافاو 36 کەس گیانیان لەدەستاوە و 50 کەسی دیکەش بریندار بوون. بە وتەی بەرپرسانی دەوڵەتی پاکستان لە شەوی پێنجشەممەوە بارانێکی بەخۆڕ ئەیالەتی خەیبەری گرتووەتەوە و نزیکەی 30 کەس لە سنووری نێوان ئەو وڵاتە و ئەفغانستان گیانیان لەدەستاوە کە زۆربیان ژن و منداڵ بوون. هەروەها لە شاری گواتسەر لە باشووری وڵاتەش لافاو زیانێکی زۆری بە 700 خانووی خەڵک گەیاندووە و 6 کەس گیانیان لەدەستاوە و ژمارەی دیکەش بریندار بوون. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و ئاسوودە بن.